گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی پەرستارانی پارێزگای کرماشان، برینداربوونی 14 کرێکار لە کرماشان، ناڕوونی چارەنووسی ڕامین ڕۆستەمی لە زیندانی ئێڤین، لە سێدارەدانی 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ناڕەزایەتی خاننشینکراوانی بانکی ملی. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 5 خەزەڵوەری 1404 هەتاوی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی مەریوان، سنا، کرماشان، شیراز، مەشهەد و چەند شاری دیکەی ئێران دژ بە گەندەڵی بەرپرسانی بونیادی تەعاونی سوپای پاسداران کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی ستادی ئیجرایی خومەینی و هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی و بە هەڵکردنی پلاکارد خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر خاننشینکراوان، دەستێوەردانی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیەکەیان و هەروەها ئازادی دەستبەجێ خاننشینکراوانی بەندکراو بوون. کۆبوونەوەی پەرستارانی پارێزگای کرماشان. ڕۆژی ڕابردوو پەرستارانی پارێزگای کرماشان دژ بە بێبەشکرانیان لە سەرەتاییترین مافەکان و هەروەها پێرنەدانی کارانە لە بەردەوام زانکۆی زانستە پزیشکیەکان کۆبوونەوە. پەرستارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵە لەلایەن بەرپرسانی نەخۆشخانەکانەوە کارانە و ئیزافەکاریان وەرنەگرتووە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. برینداربوونی 14 کرێکار لە کرماشان. ڕۆژی ڕابردوو بەهۆی هەڵدێرانی سرویسی کرێکاران لە جادەی کرماشان بۆ کامیاران 14 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. بەپێی راپۆرتەکان کرێکارانی برینداری ئەو کارەساتە بەهۆی سەختی برینەکانیان ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی شاری کرماشان کراون و دۆخی تەندروستی چەند کەس لە برینداران لە خراپیدایە. شایانی باسە بەهۆی پێڕانەگەیشتنی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها بایەخنەدانی خاوەنکارەکان بە دۆخی سرویسی هاتوچووی کرێکاران، ساڵانە کۆمەڵێکی زۆر لە کرێکاران گیانیان لەدەست ئەدەن یان بریندار و کەم ئەندام دەبن. ئازادی کاتی حسێن گەردشی لە زیندانی بۆکان بە دانانی بارمتە. ڕۆژی دووشەممە 5 خەزەڵوەر حسێن گەردشی هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شاری بۆکان بە دانانی بارمتەی قورس لە زیندانی ئەو شارە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی 15 ڕەزبەری ئەمساڵ هاوکات لەگەڵ براکەی موحسێن گەردشی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری بۆکان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. حسێن گەردشی پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە لە ناوەندە ئەمنیەکان ڕۆژی یەکشەممە 4 خەزەڵوەر ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری بۆکان کراوە. شایانی باسە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی موحسێن گەردشی و هەروەها ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لە بەردەستانیە. ناڕوونی چارەنووسی ڕامین ڕۆستەمی لە زیندانی ئێڤین. ڕامین ڕۆستەمی هاوڵاتی خەڵکی هەرسین و دانیشتووی شاری تاران سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 69 ڕۆژ لە بەندکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 29 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری تاران دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ئێڤین کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژانی ڕابردوودا ئەو بەندکراوە بەهۆی ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی و هەروەها گوشارەکانی ناوەندە ئەمنیەکان لەسەر بنەماڵەکەی مانی لە خواردن گرتووە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و هۆکاری بەندکرانی تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی ناڕزایەتی نانەواکانی شاری مەشهەد. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە نانەواکانی شاری مەشهەد دژ بە پێنەدانی یارانەی ئارد و هەروەها گەندەڵی بەرپرسانی نانینۆ کۆبوونەوە.
بەشداربووانی کۆبوونەوەکە دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان و هەروەها خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕزایەتیان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد کە سەرەڕای تۆمارکرانی سکاڵا دژ بە بەرپرسانی سامانەی نانینۆ ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر دۆسیەکانیان پێڕاناگات. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری کەمکردنەوەی تیشوی پیشەکەیان، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان و هەروەها کۆتایی هاتنی کوشارە ناوەندی ئەمنیەکان لەسەر نانەوایانی ناڕەزی بوون. لە سێدارەدانی 16 بەندکراوە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقەست ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 9 بەندکراو بە ناوەکانی موسا محەممەدی، محەممەد عومەر زەردکوهی، مەنوچێهر مەهەکی، عەلی ساعید پەنا، یار حسەین بەحری، محەممەد عوسمانی، نەرگس ئەحمەدی و معروف فەتاحی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی عادڵابادی شیراز، زاهدان، ئەلی گودەرز، ئیسفەراین، خوڕەم ئاوا، دسفول، قوم و ناوەندی تەورێز ئیعدام کراون. هەروەها 7 بەندکراوی دیکە بە ناوەکانی مهرداد مرادی، ڕەزا سەبزی، فەرهاد حاتەمی، مەیسەم باقری، ئەمیر نەزەری، ئیسلامی میرسیدە و فەردین وەفایی پور بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی عێراق، شاهرود، لاکانی ڕەشت، یەست و بروجێرد لە سێدارە دراون. دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی خاننشینکراوانی بانکی ملی. ڕۆژی دووشەممە 5 خەزەڕوەر کۆمەڵێک لە خاننشینکراوانی بانکی ملی دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان کۆبوونەوە. خاننشینکراوانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان دۆخی ژیان و مەعیشەتیان لە خراپیدایە و خوازیاری هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمە دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، ئازادی دەستبەجێ خاننشینکراوانی بەندکرا و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.